بەهۆی پەراوێزخستن و بەدەنگەوە نەچوون و هاوکاری نەکردنیان لەلایەن حکوومەتی هەرێم و بەرپرسانی باڵای کورد لە حکوومەتی فیدراڵ و خراپی بارودۆخی گوزەرانیان ژمارەیەکی بەرچاو لە کوردانی ئاوارەی و خورمات و کە لە ئێستادا لە سنووری گەرمیان گرساونەتەوە گردبوونەوەیکی بەرفراوانیان لە بەردەم یاریگای وەرزشی ناحیەی ڕزگارەی ڕێکخست و دواتر ڕێپیاوانێکیان بەرەو ئیدارەی گەرمیان لە قەزای کەلار ئەنجامدا. ئێمەی ئاوارەکانی شاری خورمات و هەستاوین بەم ڕێپێوانە بۆ ئەوەی بە هەموو لایەکی ڕابگەێنین کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئاوارە و دەربەدەری شار و دێهاتەکانی کوردستان بووینە. هیچ لایەنێکی حکومی نایەت بە دەنگی و هانای ئاوارەکانمانەوە. ئێستا ئەم داواکاریانە ئاراستە ئیدارەی گەرمیانەکەین گەڕانەوەی ئاوارەکان بە زووترین کات بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان و تێکهاتنی لیژنەیەک بۆ بە دوواداچوون بۆ ئەو کێشانەی کە ڕوویداوە لە خورمات و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی شاری خورمات و لە ماڵ و حاڵ و دوکان و بازار. ئێمە ئەوە 40 ڕۆژ زیاترە 41 ڕۆژە نەگەڕینێتەوە شاری خۆمان ماڵ و حاڵی خۆمانمان بەجێ هێڵاوە زۆر بەداخەوە سەرەتا بۆ حزبەکانی خۆمان بە تایبەت بۆ دوو حزبی دەسەڵاتدار بۆ یەکێتی و پارتی کە هیچ بایەخێک بۆ خەڵکی دووس خورمات و دانانن بەداخەوە دەسەڵاتدارانی ئەم حکوومەتە تاکوی ئێستا کە هیچ ئاوڕێکیان لە خەڵکی دووس خورمات و نەداوەتەوە تاکوی ئێستا خەڵکی خورمات و ئاوارەیە دەربەدەرە بێجێ و حاڵە هیچ کەسێ نییە بێت بپرسی ئەرێ حاڵتان چۆنە. لە دوای گەشتنی گردبوونەوە جەماوەرەکە بۆ بەردەم ئیدارەی گەرمیان و خستنەڕووی داواکارەکانیان سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان هەوڵی ئیدارەکەی بۆ خستنەڕوو لەگەڵ ئەوەشدا ئەندامێکی کوردی پەرلەمانی عێراق باسی لە پرۆژەیەک کرد کە تایبەتە بە هەوڵی جێگیرکردنی هێزێکی هاوبەش تاوەکو کوردانی دووس خورمات و بتوانن لە سایەیدا بگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵی خۆیان. چەندین کۆبوونەی تر لە ئاستی باڵا لەگەڵ ڕێکخراوەکانی وێنامی لەسەر ئێش و ئازار و دەردەسەریەکانی ئێوە و داگیرکردنی ماڵ و حاڵی ئێوە لە سنووری ئیدارەی گەرمیان کراوە و لەسەر ئاستی حکوومەتیش و ئاستی ناوچەیش ئەوەندەی کراوە و ئەوەندەی لە توانا و دەسەڵات ئێمە بووە هەمیشە دەنگی ئێوەمان گەیاندووە خۆمان بە پرس نەزانیوە بەڵکو خۆمان بە برا و هاو خەمبی ئێوە زانیوە. زیاتر لە 2 هەفتەیە ئێمە وەکو فراکسیۆنە کورسانەکانی یادەشتێکمان داوەتە پەرلەمانی عێراق ئێمە پێمان وایە هیچ چارەسەرێک بۆ ئێوە نییە جگە لە گەڕانەوەتان وەکار لەسەر جوو گەڕانەوەتانەکەین چ بە دابینکردنی هێزێکی ئەمنی کە تاوەکو ئێستا ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین و چ بوو گەڕانەوەتان بە جۆرێکە هەست بە ئارامی تیا بکەن. ماوەی 40 ڕۆژی تەواوە کوردانی دانیشتووی دووس خورمات و ئاوارەی هەرێم بوون و تا ئێستاش بەهۆی ئاور لێنەدانەوە و بەدەنگەوە نەچوونیان لەلایەن هەرێمەوە بۆ جاری دووەمە خۆپیشاندان و گردبوونەوە ئەنجام دەدەن بەڵام لایەنی پەیوەنددار هیچ بەڵێنێکی کردداری و میکانیزمێکی تۆکمەی بۆ چارەسەری کێشەکانیان بۆ نەخستنەتە ڕوو ئەمەش بووە تەمایی بێئومێدی و بێزاریان لەم دەسەڵاتەی هەرێم. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.